خوێندنەوە وەکو وەرزشکردن وایە. تا زیاتر بخوێنیتەوە مێشک بەهێزتر دەبێت. لە ساڵی 2013دا لێکۆڵینەوەیەک ئەنجام دراوە بۆ ئەوەی کاریگەری خوێندنەوە لەسەر مێشک بخەنە ڕوو. ئەو کەسانێک کە بەشداریان کردووە بۆ ماوەی 9 ڕۆژ ڕۆمانی پۆمپێیان خوێندۆتەوە. دواتر لە ڕێگەی پشکنینی مێشکەوە لەسەر ناوەڕۆکی مێشکی ئەم کەسانە ورد بوونەتەوە و بۆیان دەرکەوتووە کە مێشکیان چالاکتر بووە، بە تایبەتیش ئەو بەشەی مێشک کە بەرپرسیارە لە جوڵە و هەستکردن. بەم هۆکارە زۆر گرنگە منداڵان لە تەمەنێکی زۆر سەرەتاییەوە بتوانن خوێندنەوە بکەن بە کولتور و ڕۆژانە چەند لاپەڕەیەک کتێب بخوێننەوە تاوەکو مێشکیان بەهێز و چالاکتر بێت. لە یونایتد ساینس ڕۆژانە خوێندکاران لە 15 بۆ 20 خولێکی یەکەمی وانەی یەکەمدا کتێب دەخوێننەوە کە ئەمەش بووەتە نەریتێکی باوی یونایتد ساینس. هەروەها کتێبخانەی یونایتد ساینس کتێبخانەیەکی دەوڵەمەندە و شوێنێکی ئارامە بۆ خوێندکاران تاوەکو بتوانن هەگبەی زانیاریان دەوڵەمەند بکەن و خۆیان بەرەو پێش ببن.